شهریار شیخلر پسپور بوار انرژی تو بخیر هاتی کاک شهریار سپاس با آماده بونا و اگر ام سردانا سروک وزیر حریم کردستان بو امریکا دست بگن که ایرو جوینن اوان لگل برپرسین بلنتین امریکا هنه یک جمجارن گوتو بیجند نابر هر دو آلیان ده انرژیه که چاو امریکا جی لسر انرژیا دربی خویا جی لروشالات ناوراز نافروشالات نافس هرما کردستان جی این چاو لویگرینگی دنرن دمک ده شاندرا نفت هرما کردستان بو در براوستیای هشتا امسال هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئەمریکا دەکردرێ لەو ساڵانەی کە هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا دەکرێت بەگشتی ئیدارەی سەرکار لە دەسەڵاتی ئەمریکا هەمیشە بە دوای سەقامگیری و ئارامشە لە هەمووی جیان لە هەموو بوارەکاندا زۆر حەزی لە کێشە نیە حەزی لەوەی زیاتر تەرکیزی خۆی بۆ ناوخۆی ئەمریکا چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووریەوە تەرخان بکات دەزانین کە ئابووری ئەمریکا بەهۆی کۆڕۆنا و لێکەوتەکانی کۆڕۆناوە تووشی کێشەیەکی زۆر و قەیرانێکی زۆر بوو بەتایبەت لە بواری هەڵاوسان تا 9% لە ئەمریکا گەیشت لێکەوتەکانی حتا ئێستا لەو سێ ساڵی ڕابردوودا نسر دراوەتەوە بەهۆی بەسەرڕای هەموو حولەکانی ئیدارەی بایدن و ئێستاش سەرەوەی 3% و دوورە لە 2%ێکی کە وەکو ئامانجی دیاری کراوە کە ئیداری بایدن بتوانێت دەستکەوتەکانی خۆی بۆ هەڵبژاردننی داهاتوو پیشانی خەڵک بدات نزیکەی زیاتر لە 10% ئەم 3% پێیوەستە بە بەرزبوونەوەی نرخی نەوت و بنزین لە ناو بازارەکانی ئەمریکا لەبەر ئەوە سەقامگیری بازارەکانی نەوت و گاز و سەقامگیری بازارەکانی وزە لە گشتیدا ئەمڕۆکە بۆ ئیداری بایدن زۆر گرینگە دەزانین لەگەڵ سعودیە و لەگەڵ وڵاتانی دیکەش حولیدا بگاتە خاڵێکی یەکسان و خاڵێکی مشتەرەک و بگاتە ڕێکەوتنێک ئێستا بە کرانەوەی نەوتی هەرێمی کوردستان و بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان باڵانس لە بازارەکان زیاتر لە بەرژەوەندی دابینکردن دەبێت و دەتوانێت نرخەکان زیاتر کۆنتترۆل بکرێت و کێشەکان و لێکەوتەکانی نرخی بەرزی نەوت و گاز بۆ ئابووری ئەمریکا زیاتر لەلایەن ئیداری بایدن و کۆنتترۆل بکرێت ئەمە بابەتێکی بابەتی دووەم ئەمریکا زۆری حەولدا لە پاش هێرشی رووسیا بۆ ئوکراینە پاڵپشتی ئوروپاییەکان بکات کە تا ڕادەیەکی زۆر خۆیان لە نەوت و گازی رووسیا بێمنەت بکەن و ئاسایشی وزەی ئوروپا زۆر گرینگە بۆ ئەمریکا بە تایبەت لە ئێستادا کە لە ملمانەیەکە لەگەڵ رووسیا و لەگەڵ چیندا عێراق و بە بڕوای من هەرێمی کوردستان نزیکترین و باشترین ڕێگەیە بۆ ئەوەی کە هەم سەرچاوەیە هەم ڕێگە بۆ پاراستنی ئاسایشی وزەی یەکێتی ئوروپا لەبەر خاتیەوە من پێم وایە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە هەرتێک بوارەکەدا دەتوانێت ئەمڕۆ بۆ ئەمریکا گرنگێکی زۆر تایبەتی هەبێت کەواتە ئەم چاوەڕێ بکەین ئەنجامێک دێ دەرکەڤەژ بانجڤینێن و دێبێنەکردنش بەرکو ئەمریکا بخوا پێویستی پێ هەیە وەکتا ئاماژە پێکرد پێویستایی بچ ئەوایە ئەپیکۆر بخوا کۆمەڵا پیشەزازیان نەفتەش داخواژ کۆنگرێسێ کردیا کۆ گەڤاشێکی چێ بکەتن جگە لەم پێداویستی ئەمریکا بە بەرزبوونەوەی قەبارەی هەناردەکردنی گشتی لە بازارەکانی جیهاندا بۆ نەوت و بۆ گاز هەر بۆ جۆرێک کە ئاماژەتان پێدا ئەپیکۆر لۆبیەکانی خۆی لە ئەمریکا ماوەیەکە وەگەڕخستووە نامەی ناردووە بۆ کۆنگرێز و داوای لێکردوون کە پاڵپشتی بکەن بە بڕوای من ئەم سەفەرەی ئەم جارەی جەنابی سەرۆک وەزیران هەلێکی زۆر گرینگە بۆ ئەوەی کە هەموو ئەم بەرژەوەندیانە و هەموو ئەم کێشانە یەک بخات لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و داواکردن و گوشارخستنە سەر حکوومەتی ئەمریکا بۆ گوشارخستنە سەر حکوومەتی ناوەندی حکوومەتی فێدرال بۆ ئەوەی کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەتایبەت لە بواری نەوەتدا بتوانێت جێبەجێ کرێ لە بیرشمان نەچێت بە زووئی سوودانی سەردانی ئەمریکا دەکات و ئەم سەفەرە بەر لە سەفەرەکەی سەرۆک وەزیرانی عێراق دەتوانێت هێزەکان و لۆبیەکانی کورد لە ئەمریکا و کوشتێک ڕێک بخات بۆ ئەوەی کە دەستکەوتەکان لەوێدا زیاتر وەدەکەوێت gelek spas, rêzdar, şehriyar, şexler pispûrê buwarê enerjiyê. Spas bi amadebûnê we.